124مین ساڵیادی ڕۆژنامەگەریتان پیرۆز بێ. لە ڕۆژێکی مێژوویدا 22 نیسانی ساڵی 1998 یەکەمین ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان بە سەرپەرشتی مقدار نەفەت بەدرخان لە قاهرەی پایتەختی مسرەوە دەرچوو. ساڵانە بەشی تەکنیکی میدیا بۆ بەس ڕاگررتنی ئەم یادە پیرۆزە هەڵدەستێ بە چەندین چالاکی جوراوجۆر. ئێمەش ئەمڕۆ وەک پۆلێک لە قوتابیانی قۆناغی دووی بەشی تەکنیکی میدیا هەستاوین بە ئامادەکردنی فیچەرێک دەربارەی بەشی تەکنیکی میدیا. بینەرمامل. بە فەرمانی سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە ڕێکەوتی نۆی حوتی 2013 کولێژی تەکنیکی کارگەری هەولێر دامەزرا. بەشی تەکنیکی میدیا یەکێکە لە بەشەکانی ئەم زانکۆ و لە ساڵی 2015دا بۆ یەکەمین جار دەستی کرد بە وەرگرتنی قوتابی. خوێندن لە بەشی تەکنیکی میدیا 4 ساڵە. لە ماوەی ئەم 4 ساڵەشدا قوتابیان ئاشنا دەبن بە سەرجەم بابەتەکانی میدیا. جێگە لە دەرچوانی ئامادەیی و پەیمانگە ساڵانە 6 کورسی تایبەت بۆ ڕۆژنامەنووسان تەرخان دەکا. مامۆستا مەنسۆر نۆرەدین سەرۆکی بەشی میدیا بە گرنگیەوە باس لە پێکەندنی قوتابیانی بەشەکە بە شێوەی کردداری دەکات و گەشتبینیشە بە داهاتووی بەشی میدیا و دامەزراندنی قوتابیەکانی لە دامەزراوە میدیاکان. بە بۆ یادی 124 ساڵی دەرچوون یەکەمی ڕۆژنامەی کوردی پیرۆزباییەکی گەرمی خۆم ئاراستەی تێکرای ڕۆژنامەنووسان و ڕاگەیەندکاران و هەموو قوتابیانی بەشی میدیا دەکەم. بەشی تەبیعی بەشی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ساڵی 2015 وەک پێویستیە کراوە ئەوەش بۆ گەیاندنی کادیری بەتوانە و میدیایی بە هەموو بەشەکانیەوە. وانەکان لە بەشی میدیا بە جۆرێکە کە زیاتر لە تەرکیزکردن لە سەر شێوازی پراکتیکی دەکاتەوە. ئەمەش زیاتر بۆ بەرژەوەندی قوتابیانە بۆی قوتابیان لە داهاتوو بتوانن زیاتر هەلی کار بەدەست بینن و زیاتر لە جێگان ببێتەوە لە دەستگا ڕاگەیاندکارەکان و تەلەڤیزیۆنەکان بتوان کار تێدا بکەن. وەلا بۆ ساڵی خوێندنی 2019-2020 ئێمە خوێندنی دیپلۆمی باڵای 1 ساڵە و ماستەرمان کردوتەوە ژمارەیان 15 قوتابی وەرمانگرتون تا ئێستا بەردەوامن لە خوێندنیان وەلا هەوڵدان لە ساڵان داهاتووە خوێندنی دکتۆرە بکەینەوە بۆ ڕۆژنامەنووسان و ڕاگەیەندکاران و قوتابیانمان بۆ زیاتر سوود ببینن لە مەجاڵی ڕاگەیاندن کاری پێ ئەنجام بدەن. زیکرا سابیر قوتابی قۆناغی یەکەم باس لە حەزوخلیای خۆی بۆ بەشی میدیا دەکات. وەک خۆی دەڵێت دەیەوێت بە شێوەیەکی ئەکادمی فێری کاری ڕاگەیاندن بێت و لە داهاتووشدا کار بکات. من زیکرا سابیر قوتابیم لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر لە قۆناغی یەکەم بەشی میدیا دەخوێنم. ئەم بەشی دڵخوازی خۆم بووە و بە حەزی خۆم هاتوومەتە ئەو بەشە وا دەمەوێت لە داهاتوودا بە شێوەیەکی ئەکادمی فێری کاری ڕاگەیاندن بم و دەستگایەکی ڕاگەیاندن ببم بە پێشکەشکار. مامۆستانی بەشی میدیاش ئاماژە بە چۆنیەتی فێرکردنی قوتابی لە بوارە جیاجەکانی میدیا بە شێوەی تیۆری و پراکتیکی دەکەن. لە هەمان کاتیشدا باسی گرنگی ڕۆلی مامۆستا دەکەن لە وتنەوەی وانەکان و پێگەاندنی قوتابیان. ئێمە هەوڵمان ناوە لەم 5 ساڵی ڕابردووە بە هاوکاری مامۆستاکان باشترین ئەو منهەجانی کە پێویستە قوتابی لە بەشی میدیا بیخوێنێت هێناومانەتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە. خۆشبەختانە مامۆستای باشمان هەبووە کە توانیوێتی ئەدایەکی باش بکە و دوانەکان بە تایبەتی وانانی کە پراکتیکین و زۆر پێویستە قوتابی لە بەشی تەکنیکی میدیا بیخوێنێت توانیوێتی بە سەرکەوتوی بێمەتەوە قوتابی بتوانێت فێر بێ. بۆ نمونە ئەو قوتابیانی کە لێرە دەرچوون توانیوانە فێری هونەری دیزاینی ڕۆژنامە بن، توانیانە فێری کاری کامێرامانی بن، فێری هونەری مۆنتاژ بن، فێری پێشکەشکاری ببن. ئێمە لە تەکنیکی میدیا سەرەتا هەوڵماندا حەز و ئارەزوو لە قوتابیەکان دروستکەین لە بەشی میدیا. جگە لەوەش لە هەر شتێک بزانن لە بوارەکانی میدیا. لەگەڵ ئەوەشدا هەر کەسە و سپۆڕێکی خۆی هەبی، شارەزایەکی هەبی لە ژانەرێک لە ژانەرەکانی میدیایی. جگە لەوەشدا ئێمە بە شێوەی پراکتیک تەڵەبەکان ڕادگرین، جگە لەوەی بە شێوەی تیۆری فێریان دەکەین و هەموو پرانسیپەکانیان پێ دەڵێن. چونکە ئێمە بەشی تەکنیکی میدیانە هەوڵماندا بە شێوەی پراکتیک تەڵەبەکان دروستکەین و ڕایان بینین. ڕۆژانە ئێمە چاڵاکیمان هەیە لەگەڵ قوتابیەکان لەسەر شێوازی ڕاهێنان بۆی لە داهاتوو کە لێرە دەردەچن
لە دەستگاکانی میدیایی هیچ کێشەیەکیان نەبی بەرچاوڕوونییان هەبیتن لە هەموو بارەکانی میدیایی. لە ساڵی 2015 و تا ئێستا 5 پۆلی قوتابیان لە بەشی تەکنیکی میدیا دەرچوون. ڕێژەیەکی زۆریشیان لە بوارە جیاجیەکانی میدیا کار دەکەن. قوتابیەکی قۆناغی چوارم گەشتبینە بە زانستایی لە 4 ساڵی خوێندن وەریگرتووە و هەوڵ و بەهرەی قوتابیش بە گرنگ دەزانێت. من هەڵبە ساڵحم قۆناغی چاری بەشی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرم. ئەو ساڵ دوا قۆناغی خوێندنمە 4 ساڵی زانکۆم بە سەرکەوتووی تێپەڕان. سوپاسی هەموو مامۆستایەکانم دەکەم هەموو دکتۆرەکانم دەکەم کە توانیان شاڕێگەی خوێندنی زانکۆم نیشان بدەن ئەوەی کە ماوە ڕێگەلاوەچەکانە کە ئەوەش دەکەڕێتەوە سەر خۆم کە بتوان ئەو ڕێگەلاوەچانە ببینەوە بتوانم ئیدامە بە ئەو معلوماتانە بکەم ئەو زانیاریانەکەم کەوە لە زانکۆی وەرم گرتیە. دەرچوانی بەشی میدیا دابنا خەوەن بڕوانەمای بە کالریوس لە زانستی میدیا هاوکات دەتوانن ببن بە ئەندام لە سەندیکای ڕۆژنامەنووسان و هەلی کارکردنیش لە دەستگاکانی میدیا بەدەستبێنن. لە کوتاکانی سەدەی 19 یەکەمین هەنگاو لە بنەماڵی بەدرخانیەوە بۆ کردنەوەی دەرگای ڕۆژنامەگەری کوردی دەستی پێگرت. لە ئێستاشدا و لە سەدەی 21 ناوەندە ئاکادمیەکانی خوێندن لە هەوڵی بە ئاکادمیکردنی زانستی میدیا و بەرەو پێشبردننی ڕۆژنامەگەری کوردیدان. بۆ ئەمە بەستش ساڵانە لە بەشتی تەکنیکی میدیا لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر چەندین قوتابی بڕوانەمای زانستی بەدەست دێنن و هەنگاو دەنێن بەرەو خزمەتکردنی ڕۆژنامەگەری کوردی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرەوە. حەسەن ڕەسوول.